دڵبەر دڵستانەی جەمن شەردی دڵستانی نییۆ دڵبەر دڵستانەی جەمن شەردی دڵستانی نییۆ جەورشمەدەی ڕەنجش مەکەر خۆ کافرستانی نییۆ شەرتەن بکێش و دڵجەفاڵ با یادگارمان و جەلاڵ تۆ بۆ نەدڵ خوف و خۆ کافرستانی نییۆ ئامام نەڕاڵ پی جەستەوە بەی حاڵی جەستەی خەستەوە گیرۆم سڵم چل نەستەوە خۆ کافرستانی نییۆ هەینەو نەمامی باخی دڵ پەی تۆ سیان بەی داخی دڵ سامەرهەمێ پەی داخی دڵ خۆ کافرستانی نییۆ هەی ڕەندی توحفی نازەنین خاڵۆ جەعنبەر گوڵجەمین سامەرهەمێ دەرپەی برین خۆ کافرستانی نییۆ بیمار و تۆم حۆر و پەری ئەرخوایشەن ئەرسەرسەری شەرتەن عەیادەتمان کەری خۆ کافرستانی نییۆ دادەم پەنە چڵێ و ڕیۆن قیمەت شەنە سۆنەم گیۆن چی مامەڵە مەگنەم زیۆن خۆ کافرستانی نییۆ وێڵ مەگەڵام کۆ بە کۆ دەردم گران بی ڕۆ بە ڕۆ سەحاڵ و دەردم پەرسە تۆ خۆ کافرستانی نییۆ تەرک و وڵاتڵ کەردەمۆ ژارا و دوورل وەردەمۆ پەرسە بە حاڵی دەردەمۆ خۆ کافرستانی نییۆ ئۆریان کەڵپۆش شێدا و بیابان گێڵەنەوە دا پەرسە پەی کێ وێڵەنەوە خۆ کافرستانی نییۆ ئەر شەرت و بەینڵ ویرتەن خۆف و خوا و پیرتەن بۆ لام ئەگەر چی دێرتەن خۆ کافرستانی نییۆ یان بارە تەشریفیانەمۆ یا دوورۆ پەرسە حاڵمۆ تەرسە هەناسەی کاڵمۆ خۆ کافرستانی نییۆ قەومان و خێشان هامسەران لۆمەمانامان چی کەران خاسەن تەئاسفمان وەران خۆ کافرستانی نییۆ سەیدی گران و ئەلویداش هیجران مەڵۆ هەردەم جەفاش هەی پەی خوێ بەیدێ وەلاش خۆ کافرستانی نییۆ یاخوا دەست خۆش بێ مامۆستای سڵاوێکی گەرم بۆ ئێوەی عەزیز و خۆشەویست سەیدی هەورامی شاعیری هەرە گەورە و باڵای کورد شاعیری هەورامی زمان میوانی ئەم جارەی بەرنامەی خەڵوەت دەبێ و دەمانەوێ ئەم جارە سەیدی وەک شاعیری عەشق و جوانی بە ئێوەی عەزیز و خۆشەویست بناسێنین سەیدی هەورامی یەکێکە لەو شاعیرانەی کە وەکو دکتۆر مارۆف خەزنەدار دەڵێ بە زمانێکی تەواو دەوڵەمەند توانیوێتی شێعر بهۆنێتەوە و وەکو میوانی ئەم جارەی بەرنامەکەش ماماژە پێ دەکات جیاوازتر لە مەولەوی و شاعیرانی تری هەورامی زمان ئەوەیە کە سەیدی بە زمانە هەورامیە زۆر قەدیم و کۆنەکە واتە زمانە ئەسڵیەکە ئەو زمانەی کە زۆرتر لە ڕوحی زمانی هەورامیەوە نزیکە شێعری هۆنیوەتەوە زۆر بەڕێز مامۆستا جەلیل عەباسی نووسەر و ڕاوەکاری ئەدەبی میوانی ئەم جارەی بەرنامەی خەڵوەت دەبێ بۆ قسەکردن لەسەر عەشق و جوانی سەیدی هەورامی مامۆستاگیان پڕبەدڵ زۆر سپاس دەکەم هەر لە دەروازەی بەرنامەکەشەوە خوێندنەوەی شێعرەکەی سەیدی بە و ئەدا و بەو دەنگە خۆشە سەرنجی ڕاکێشان بۆ ئومێدەوەیە بینەریش چێژی لەو خوێندنەوەی وەرگرت بێ سپاس بۆ ئێوە و بەخێر بەم سەرچاوم زۆر سپاس دەکەم سەرەتا من دەپرسم بۆ ئەوی بینەر باشتر بزانێ سەیدی کێیە کەی ژیاوە ئاست و ناوەڕۆکی شێعرەکان یامە بەستەکانی شێعری سەیدی چین ئێمە لە مێژووی ئەدەبیاتی کوردیدا کێشەی زۆرمان هەیە کێشەی تۆمار نەکردنی شێعرەکان تۆمار نەکردن یا دیاری نەکردنی ڕێکەوتی ژیان یا هۆنینەوەی شارێک لە لای شاعیرێکەوە و تا هەر هەموو ژیانیان زۆر بەداخەوە چونکە ئێمە با بڵێم فەرهەنگستانێکی زمان و ئەدەبمان نەبووە چونکە کتێبخانەیەکی نیشتیمانیمان نەبووە و بە تەعامیانەکە چونکە خاوەنمان نەبووە شاعیرەکانمان کەسایەتیە زۆر بەرز و داهێنەرەکانمان ون بوون بزر بوون ژیانی زۆربەی زۆری شاعیرەکانیشمان بەو دەردەچووە
کە یەکێکیش لەو شاعرانە لەو شاعرە بەرزانەی کە زۆر زۆر بەداخەوە لای ئێمە ون بووە یا تۆزی لەسەر نیشتووە سەیدی هەورامیە. هەر ئەم ونبوونەشە ئەو تۆز لێ نیشتنەشە کە وای کردووە ئێمە هەندێک لە ئێمە وای دابنێن وا بزانین کە سەیدی دوو کەسن، واتە دوو شاعیر بە ناوی سەیدی، ئەویش لە ناوچەیەکی جۆگرافی دیاری کراوە. وەکو چۆن دوو مەولەوی و دوو سالمیشمانێ، سالمی سنە و سالمی ساحێب قران و ئەگوترێ مەولەویەکی تریش وەکو مەولەوی تاوگۆزیش بەو ناوەوە هەبووە. بەڵێ ئەوترێ، بەڵام بۆ سەیدی بەڕای من شتەکە دوورە لە ڕاستیەوە. کاڵێم دوورە لە ڕاستیەوە، یەکەم ئەوانەی کە دوو کەس قایلن بۆ سەیدی، واتە سەیدی ئەبێتە دوو کەس لەلایەن، تەنیا یەک پاساویان هەیە، ئەوی شیعرەکانی سەیدین کە با بڵێن بە دوو دیالکتێک یا بە دوو جۆری زمانێک داڕێژراون. بەشێکی زمانە ڕەسەنە کۆنەکەیە کە نزیک ئەبێتەوە لە پاڵەیی و لە زمانە کۆنەکان، واتە زمانی کۆنی هەورامان، و یەکێکی ئەو زمانەیە کە ئەمڕۆ لە هەورامانە قسەی پێەکرێ. تەنیا هۆکار و تەنیا پاساو بۆ ئەوەی کە مەولەوی بە دوو کەس بزانرێن بەکارهێنانی ئەو زمانەیە. بەڵام ئەگەر ئێمە ورتر بیری لێ بکەینەوە ئەکرێ بڵێ نا، سەیدی یەک سەیدی بووە، یەک کەس بووە، بەڵام کەسێکی خوێنەوار، کەسێکی ڕۆشنبیر، کەسێک کە توانیویەتی مێژووی وڵاتەکەی، مێژووی نەتەوەکەی و تەنانەت مێژووی ئەدەبی وڵاتانی تریش بخوێنێتەوە، شارەزایی هەبێ لە دنیای دەوروبەریدا و لە دنیای ئەدەبدا و لە دنیای زماندا، و توانیویەتی زمانە کۆنەکە بناسێتەوە و پەنای پێبەرێتەوە و تا ڕادەیەک بیخاتەوە گەڕ بۆ نەوەی دواتری خۆی. لە هەمان حاڵە ئەو زمانە معمولەی ناو جەماوەر و ناو ڕەمەکی خەڵکیشی زۆر زۆر بە جوانی بەکارهێناوە. خۆ تەنیا زمانی هەورامی نییە بە هەردوو بەشە تاریخیەکەیەوە، مێژووی یەکەیەوە، بەڵکو ئەبینین مەولەوی جوانترین شتی هەیە و قورسترین شتی هەیە، نابترین شتی هەیە بە عەرەبی، و نابترین و ناسکترین شتی هەیە بە فارسی. بۆ نمونە کەتی هەڵکێشە عەرەبی و هەورامیەکانی ئەخوێنیتەوە یا فارسی و هەورامیەکانی ئەخوێنیتەوە، تووشی ئیعجاب و سەرسوورمانەبی لە دەسەڵاتی ئەم کابرایان لەکوێ لە زماندا. ئەمە حاڵەتی یەکەم. حاڵەتی دووەم، زۆربەی ئەوانەی کە هەبوونی دوو سەیدی قایلن مطلقاً هیچ باسێک لەسەر سەیدی یەکەم ناکەن، تەنیا ئەوەندە ئەڵێ نزیکەکانی 1510 زاینی لەدایک بووە یا ژیاوە، هەر ئەوەندە و ناوێکیشی بۆ دانراوە. ئیتر ئێمە هیچی کەمان لەو سەیدیەی کە خەڵک ئەڵێ هەیە سەیدی یەکەمە نییە، هیچی تر. ئەمە ئاوەز پەسەند نییە، ئاوەزمەندانە نییە. ڕاستە وتمان ئێمە سەرەتا کتێبخانەیەکی نیشتیمانیمان نەبووە، فەرهەنگستانێکمان نەبووە، سەرمایە ئەدەبی و ڕۆشنبیریەکانمان تۆمار نەکراون بە جوانی، بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە بڵێن هەر یەکسەر بە تەواوەتی ناوی شاعرێکی زۆر زۆر گەورە فرامۆش بکرێت و ون ببێ. ئەوە حاڵەتی یەکەمی. حاڵەتی دووەمی بۆ سەیدی دووەم کە گوایاڵێن هاوچەرخی شێخی سەراجەدین بووە، شێخ عوسمانی سەراجەدین ماوەیەک مامۆستای شێخی سەراجەدین بووە و ماوەیەکیش بووەتە موریدی ئەو یا خەلیفەی ئەو. ئەگەر لێرەوەش سەیری بکەین، لەو حاڵەتەیە سەیدی هاوچەرخی مەولەوی بووە بەپێی ئەو ساڵانەی کە بۆیان دانراوە. 22 ساڵێک لە مەولەوی گەورەتر بووە، بەرحاڵ هاوچەڕ بوون. ئەوە یەکەم. دووەم، هەردووکیان پەیڕەوی تەریقەتێک بوون، هەردووکیان لە خانەدانێکا بوون کە خانەدانی نەقشیە، و هەردووکیشیان نمودیان هەبووە، بارز بوون، کەسی ئاسایی نەبوون، دیار بوون. باشە، لێرە پرسیارێک دێتە ئاراوە،
وەکو ئەزانین مەولەوی وەکو کۆمارێکی شعر بووە لە هەر کوێ شاعرێک هەبوو بێ مەولەوی بەسەری کردوێتەوە پەیوەندی لەگەڵ گرتووە یا نامەی بۆ ناردووە و نامەی لێوەرگرتووە شعری بۆ ناردووە شعری لێوەرگرتووە هیچ شاعرێکی هاوچەرخی مەولەویمان نییە جگە لە نالی کە لە دەرەوەی ئەو کۆمارەی مەولەوی دابن ئەوانەی هاوچەرخی خۆی و پێش ئەوەش ئەو ئاماژەی کردووە ناوی شاعرەکانی پێشخۆی بردووە بە ئامانە شتی لێوەرگرتون و وتوێتی باشە مەولەویەک کە ئەڕواتە ئەو پەڕی وڵات دوورترین نقطەی وڵات و شاعرێک ئەدۆزێتەوە ئەێنێتە ژێر چەترەکە ئەی چۆنە سەیدیەکی گەورەی نەبینیوە کە هاوزمانی خۆشی بووە پێکەوە لە یەک چی پێڵێن لە یەک خانەقان پێکەوە یەک مەکتەبیان هەیە پەیڕەوی یەک تەریقەتن هاوزمان و هاوجۆگرافیای خۆیەتی ئایا هیچ عەقڵێک ئەتوانێ ئەمە قبوڵ بکات کە مەولەوی ئاگای لە سەیدی نەبوو بێ سەیدی ئاگای لە مەولەوی نەبوو بێ لە حاڵێکە هەردووکیان خەلیفەی یەک شێخن ڕێبواری یەک تەریقەت بەڵێ ئەمە تا چەند ئەگونجێ ئاگایان لە یەکتر بووێ بەڵام لەبەرەوەی کە مەولەوی زیاتر وەکو پەروانەیەکی عیرفانی و خواناسی و شعرەکانی هەمووی بۆ ستایشی خودا و پاڕانەوە یان بۆ شێخی تەریقەتەکەی بووە سەیدی کەمتر ئەمەی لێ ئەبینێ وەکو دکتۆر معروف خەزنەداریش ناوی ئەوە دێنێ کە ئەڵێ دوایەوەی کە زەواجیژەکە سێ چوار کچێک کە زۆر جوان و نازار بوون هەر لە شێعری سەیدیە بوونیان هەبووە و سەیدی پیان سەرسان بووە ئەمە ناگاتەوەی کە بۆ نمونە لە یادداشتی هەژاری موکریانی و مەسعود محەممەدا هیچ کامیان باسی ئەوی دیکە ناکەن لە کاتێکە هەردووکیان ئەندامی کۆڕی زانیاری کورد بوون بەڵام دەڵێن لەبەرەوەی هەژار کەمێک حەزی لە سوعبەت و لە قسەی خۆش و پێکەنین و ئەمە بۆ مەسعودیش زۆر سەنگین و ئەوەتر بووە بۆیە زۆر حەزیان لە چارەی یەکتر نەبووە ئەم مەبەستمەوەی ئەم جۆرە لە گومانەی من ئەگوون ناکرێ بۆ منە ڕاز بێ لەو سەردەمەشە نابەداخەوە چونکە مەولەوی پەیوەندی بە شعری واوە کردووە کە عشقی ڕووتی لێ دەبارێ ئەوە یەک دوو مەولەوی خۆی دوور نییە لە عاشق دا نەبراوە لە عاشق مەولەوی بە پێچوانەوە یەکێک لەوانەیە کە لە عشقا تواوەتەوە شعری ئاوهای مەولەوی هەیە کە ئەی خوێنیتەوە حەزەکەی تۆش عاشق بی ئاوا یعنی وا ئەدوروژێنێ کەواتە جەنابەت ئەم بەراوردکاریەت بۆچی هێنا پێت وایە کە سەیدی دووەم بوونی ئێستا مەبەستەکەم ئەگەێنم بەڵێ پاشان سەیدیش لای نەداوە لە ئەخلاقیات باوا بڵێن بە پێچەوانەوە سەیدی کابرایەکی واقعبین بووە و زۆر زۆر ڕاستگۆیانە ئەو واقعی کە بینیویەتی وەرگێڕاوەتەوە و تەرجمەی کردوێتەوە بۆ من و تۆ بۆ بەرامبەرەکەی و مەولەویش هێندە دەمارگیر و دەمارگرژ نەبووە و هەندە بچووک نەبووە هێندە بوودەڵە نەبووە کە بۆ نمونە لەسەر هەڵەیەک من زەربی سفر بکات و بمسڕێتەوە ئەزانین چی بە بولبول ئەڵێ بولبولێک کە قسەی پێ ئەڵێ تۆ نەزانی تۆ هیچ نازانی تۆ هیچ نیت بۆ کچەکەت نەدابە من بۆ نمونە اینجا بزانە مەولەوی چۆن وڵامی ئەداتەوە ئەم کابرایی نەسڕیەوە ئێستا بێ سۆفیەک مەلایەک مریدێک یا خەلیفەیەکی تەریقەتی نەقشبەندی کە تەریقەتی خۆیەتی بسڕێتەوە ناشتیوان نییە ئەمە من هانەدا بۆ ئەوەی بڵێم کە یەک دوو سەیدیمان نییە دوو سەیدی ئەبێ هەمان سەیدی بە قەوڵی ئەمان یەکەم بێ سەیدی یەکەم و دووەمان نییە ئەو سەیدیە نەبێ کە ئەڵێن خەلیفەی شێخی سراجەدین بووە چونکە ئەوەشمان لەبیر نەچێتەوە سەیری خشتەی خەلیفە یا موریدەکانی موریدە دیارەکانی شێخ عوسمانی سراجەدین بکە ناوی سەیدی تێدا نابین ئاماژەی پێکردووە کاردۆخی باشە بۆ نییە ئایا سەیدی کەسێکی کەم بووە نا تۆ کە ئەچیتە خانەقای ئەچیتە مزگەوت ئەخوێنی سەرەتا لەوانەیە ناوت نەبێ چونکە تۆ سوختەیەکی بەڵام ئەیکە ڕۆشتی بووی بە مستعید دواتر بووی بە مەلا چۆن ناوت نابێ ناوت دەبێ یعنی ئەمە هیچ شتێکی کە هیچ پاسایەکە وەرناگرێ باشە مادام لەو خشتەیە ناوی نییە دوو شتێکی ڕاستە و خۆیان لەگەڵ شێخ عوسمانی سراجەدینانیە وەکو ئەوەی کە مەولەوی هەیەتی سێ ناوی لە کۆمارەکەی مەولەویان نییە هیچ پەیوەندیەکیان نییە کەواتە سەیدیەک وجودی
نەبووە لەو چەرخەدا. باشە دێنەوە سەر سەیدی ئەسڵی. سەیدی ئەسڵی وتمان بە پێی تەمەنەکەی ئەلبەت بە پێی زەمەنەکەی شارەزایی زیاتری ماوەتەوە لەسەر ئەو زمانە کۆنا، چونکە هیچ شاعیرێکی کەمان دوای سەیدی تەنانەت بە بێسارانیشەوە توخنی ئەو زمانە نەکەوتو بۆ زمانە ڕەسەنە کۆنا. بەڵێ ئەو زمانە ڕەسەنە کۆنا گەرچی ئێستاشی لەگەڵا بێ هەندێ مفرەداتی ئەو زمانە لە هەوارامانی تەخت و ئەو ناوچە دیاری کراوەیە بەکارەهێنرێن. خانای قوبادی لەکوێ ئەم هاوکێشەی جەناب تاجکە ئەویش هەستەکەی ئەم زمانە ڕەسەنە قوڵە قورسەی بەکارهێناوە. نا ئەو زۆر بەدەگمەن بەکاری نێناوە وەکو سەیدی بەکاری نێناوە. ئێستا بینین لە هەورامان لە بەشێک لە هەورامان گوندێکە بە ناوی بزڵانە هێشتاش بە هەمان زمان قساکەن گەرچی هەر خۆیانن نەک دەوروبەریان. بەرحاڵ مەبەستمەوەیە کە بۆ سەیدی کە ئەگەر لە 1510 یا هەرچی زاینی ژیابێ ئاسانتر بووە ئاشنایی ناسینەوە و کارکردن لەگەڵ زمانە کۆنەکە، با بڵێن زمانە نزیک لە پالەویە کە پاڵەی یەکە. بەڵام تەبیعیە بۆ 2-3 سەدە دوای ئەو زمانە تقریبا زیاتر تۆز ئەیگرێ، زیاتر فەرامۆشەکرێ. بۆیە سەیدی ئەگەر ئاوای بۆ بڕۆین سەیدی پێش بێسارانیش بووە و دووبارە لە بیرمان نەچێ نیمان نمونەیەکمان نییە لە مەولەویە کە باسی سەیدی بکە یا نمونەیە نابێتەوە بەڵام ببوورە، بەڵام لە بێسارانی هەیەی کەواتە سەیدی ئەبێ زۆر پێش بێسارانیش بوو بێ کە ئەکاتە نزیکەی سەدەیەک و ئەوەندە 100 ساڵ سەیدی ئەبێ پێش بێسارانی بوو بێ و زاڵ بوو بەسەر زمانەکە یا زمانەکەی هێناوە بۆیە هەر هەمووشی بۆ زمانە نییە بۆ تێگەیشتنی زیاتری خەڵک و بۆ پاراستنی زمانەکە ڕادەستکردنی بە جیلەکانی دواتر. مامۆستا جەلیل من پاشتر زۆرتر لەسەر ژیان و ئەو گومانانەش کە لەسەر سەیدی هەورامی هەن قسە دەکەم. پێم خۆشە گوێبیست یەکێکی تر لە شیعرە جوانە پڕ لە ئەوینەکانی سەیدی هەورامی بین و ئەگەر پێویستیش بکە هەرچەند تەواو پێویستەکە من بەوەی کە خۆشم هەورامیم و چەندێکیش لەگەڵیا خوێندومەتەوە بەڵام هەر هێشتا ئەوەندە قورسە مەولەوی ئەگونجێت لە چاویە هەر تەواو ئاسان و جوانتر بێ کە لی تێ بگەی، بەڵام سەیدی بەڕاستی زمانێکی زۆر قورسی بەکارێنەوە. بە پێچوانەوە من لەگەڵت نیم، پێم وانێ سەیدی زمانی زۆر قورسی بەکارهێنا بێت جگە لەو زمانە ڕەسەنە ئەوەی ینی ئێمە بە ئاشنانین بە زمانە ڕەسەنەکە. کاتێڵێ دۆستم لڤۆ ئاستۆژجیە ڕاستە ئەمە زمانێکی سەختە. ڕۆ بۆ منە شارێکی مە خوێندەوەڵێ مەجۆلە منە دژم کاردۆخی نووسێتیانی مەجنون من تا ئێستا هەر نەمبیستوانی زۆر ڕاست ئەوەیان ڕاستە، بەڵام لە شعرەکانی کەیە بە پێچوانەوە ڕێی جەنابەت ئێستا لەوانەیە بۆ نمونە لەلایەن منەوە هەندێک ڕەخنە ئاراستەی سەیدی بکرێت کە زمانەکەی زۆر لە ڕادەبەدەر عامیانەیە. گەرچی وتم ئەم ڕەخنەیە لەوانەیە حتا جێش خۆشی نەبێت چونکە تۆ لە شعرە ئازادی بە گرنگ دروستکردنی ڕستەیەکە واژەیەکی جوانی ئەدەبیانەیە سەبابە سادەترین وشە بێ، بەڵام بەرحەڵ ئەم زمانێکی زۆر ساکاری بەکارهێناوە. چراغ جەمینڵ سەوگەند بە سیمای سافی جەمینڵ تا بەڕوو نەخشەن خاڵی مشکینڵ پای دڵ هانەدام زڵفی چینچینڵ تا دیڵەی مەسڵ پڕسوڕمەی تورەن دیڵەی پڕەسرم خاوجەلاش دوورەن تا شەمعی ڕووی تۆ نورمەوارە و لێش من کۆگای عمرم ئایر مەشۆلێش تا مژەڵ شاباڵ نیم نیگای نازان ڕۆحی من چون تیر هەر نەپەروازان نمە بۆ بازار شەوقی تۆ بەتاڵ تا من مەیلی تۆ مەشۆنە خەیاڵ تۆ هەرسا حوسنڵ بێ ئەندازەتەر من هەردەم عەشقم جەنە و تازەتەر ئەرفان پێش بیا دڵەی مەجنون خۆ بڕیاش تەمای لاڵ شیرین ڕازی تۆ بەڵام بێسوودان پەی دڵئی هەوەس
محاڵن جەقەن دوورگنە و مەگەز عشقی تۆ بەیتۆر من گرتن گەردەن هەر ئینام نەدڵ تاوە ڕووی مەردەن ساڵ ساڵ دمای مەرگ جداخ نەوگڵ مزیۆ نەگەڵ کۆم لالەی داخ نەدڵ ئەربەی بوو یەری تۆ نەمەزارم ماچووە یارم هێمای داغدارم هێمای جداخ مەسۆ چۆ دەروون هێمای مەڕێزنۆ دیغەم سەیلی هوون سەیدی زامی عەشق تۆش هێمای وەسۆن تا سەژم زەرور پەی دیدارە تۆن. دەست خۆشە ماوەڵ سەیان پێم خۆشە وەکۆڵێ ڕاوەیەکی ئەوە سەرپێیانە و خێرایانی بۆ بکەی چراغ جەمینت چراغ جەمین سەوگەند بە سیمای سافی جەمینن بەڕاستی هەرەوەی کە ئاماژەمان پێکرد بە تایبەت تاکی ئەمڕۆ لەم زمانە ڕەسەنە کۆنەی هەورامان ئەگونجێ شارەزاییەکی ئەوتوی نەبێ و نەشزانێ ئەمە مەبەستی سەیدی چییە و یان دەیەوێت چیمان پێ بڵێ سەیدی. یەکەم وشەی چراغ کە بەکار ئەبرێ لەلایەن سەیدیەوە بە تایبەتیش لەلایەن بێسەرانی زۆر بەکاربراوە بڵێ خۆتەزانی چرا ڕووناکایی گڵۆب تیشک ئەمە ئەبێتە گەوهەری نور ئەوەی کە مەولەوی ئەڵێ زیای بیناییم نوری چەمان هەمان چرایە لێرەدا لە عەشقا تۆ تعبیرێکی مادی ناتوانانی بدۆزیتەوە بۆ شبهاندنی خۆشەویستەکەت بۆ شبهاندنی یار بۆیە ئەچێتە با بڵێن تعبیرەکان تۆسیفەکان ئەچنە نامۆتەناهی باشە ئەم بەچی بچوێنێ بە گوڵ ئەوەتە مۆلەوی ئەڵێ گوڵ لاسایی تۆ دەکاتەوە گوڵ جوانی لە تۆ دەگرێ نەزاکە و پۆشان ئەو لە گوڵ جوانترە لە گوڵ ناسکترە چی هەیە نور تیشک ڕووناکایی بۆیە یاری ئەوەندە بەلاوە بەرزە ئەوەندە بەلاوە جوانە ئەوەندە بەلاوە خۆشەویستە کە بە گوڵەوە بە تیشک دێشپێنێ ئەمە بۆتە بەشێک لە ئەدەبیاتی عاشقانەی هەم بێسارانی هەم سەیدی کە ئەگەر بڕۆینەوە سەر دووبارە ژیان نامەیان منابێ بڵێم بێسارانی لە سەیدی وەرگرتووە ئەواتە ئەوە تەقلیدی کردووە پاشان جەمینت جەمین جەم یەم جەمە ئەمانە ناوی پاڵەیین بۆ ڕوخسار بەکار ئەهێنرێن لە ئوستورەکاندا لە ئاساتیری بەتایبەتی پیشدادیەکاندا ئێمە جەمشیدمان هەیە جەم واتە ڕوخسار دیمەن جەمین و شید یا شید واتە ڕووناکایی واتە ڕوخسار ڕۆشن واتە ئێسێمە خۆمان ناوی ڕووناکمان هەیە ڕووناک پاشان ئەڵێ ئەو خاڵە مشکینە تا کاتێک نەخشە بە ڕوخسارتەوە پایدڵ گیرۆدەی عەشقی تۆیە پایدڵ واتە ئەمە داهێنانە تێگەی دڵ بۆتە حاڵەتێکی فیزیکی پێبەخشراوە بۆتە مرۆڤێک بۆتە گیاندارێک کە قاچی هەیە بۆ ڕۆشتن هەروەکو مەولانا مەولەوی ئەڵێ دڵ دیار نییە های نەکردە بۆ وە خەزمەڵە ئازیز تەشتی وەردە بەڵێ دڵم نییە نایبینم لەکوێیە تۆ بڵێ نەچوو بێ بۆ خزمەتی ئازیز ئینجا پاشان ئەڵێکە ئەو قاچەکانی ئازاریان هەیە یەشن سەرهەردانیش سەر کەژەکانی سەختن شەماڵ وەرەوە نەسیم وەرەوە بڕۆ چونکە دڵ ناتوانێ بگا ئەمە عەزەمەتێکە لە داهێنانە لووتکەیەکە لە داهێنانە ئەمەی سەیدیش ڕێکوای کردووە بەرحاڵ سەیدی وەفایەک دەرەبڕێ وەفایەکی ئەزەلی و ئەبەدی یعنی پێی ئەڵێ کە من ناتوانم عەشقی تۆ لەبیر بکەم بۆیە ئەڵێ ئەگەر 100 ساڵ پاش مەرگم بێت و بەلای گۆڕەکەما تێپەڕی ئەبینی هاوارێک دێ لە ناو گۆڕەکەما ئەڵێ هێشتاش داغداری تۆم ئەو لالانەی لەسەر گۆڕەکەشم دەردێن ئەو داخەیان لە دڵە سوورن
لالەش داخێکی ڕەشیشی تایە ئەبێ شارەزابی کە مێژووی لالە لەکوێوە هاتووە و چۆن دێت و چه تەفسیرێکی لەسەرە کە ئەگەڕێتەوە بۆ خوێنی سیاوەش کاتێ تورکەکان ئافراسیای تورانی ڕژاندی گویا ئەو لالەیە ئەنجا لالەی سەرنگونە لالەی ئاوایە واتە لە خەمە لە حوزنا سەری دەخستووە و دڵۆب شەونمیشی تێ لە ناوەکەیە ئەوە فرمێسکە ڕێژێ ئەمیش هێشتا ئەڵێ ئەو لالە داخنە دڵە هێشتاش بەسەر مەزارەکەمەوە دوای 100 ساڵ هێشتاش هەر سەوزە بن و ئەڕوێن واتە عشقی من بۆ تۆ ئەبەدیە نەبراوەیە عشقێکی سەرسەری نییە کە بێت و تێپەڕێواتە هەوەس نییە عشقە بە واتای وشە جوانە جەنابی مامۆستا پێش خوێندنەوەی شارەکەمانشت بۆ کرد کە سەیدی گەلێک پێش بێسارانی و مەولەوی ژیاوە ینی تەنانەت هاوچەرخی بەو پاساوانەی کە جەنابەت هێناتەوە هاوچەرخی شێخ عوسمانی سیڕاجەدینیش نەبووە ڕەحمەتی خوای لێبێ بەڵام هەم محەممەد ئەمین کاردۆخی و دکتۆر معروف خەزنەدار ئەم لە دیوانەکەی سەیدیا ئەویش لە مێژووی ئەدەبی کوردیەکەیان باز لە شتێکەکەن گوایە جۆرێ لە ڕەخنە و یان نامەگۆڕینەوە شێعر گۆڕینەوە لە نێوان مستەفا بەگی کوردی کە نازناوەکەی هیجریە لەگەڵ سەیدیا هەیە لە کاتێک ئازانی مستەفا بەگی کوردی زۆر تازەترە تەنان لە نالیش ینی تەمەنی کەمتر بووە مەبەستمەوەیە ئەم شێعرە ئێمە چۆن لێکی بدەینەوە کاتێک کە تەنها ئەوەی کە نازناوی هیجری چووکە مستەفا بەگی هیجری مستەفا بەگی کوردی تا لە کوردستانی خۆمان بووە لە ئاخرۆ نووسێ کوردی کاتێک کە لە تاران بووە لە تاو فەقیری و قوربەسەری خۆی هیجریان نووسێ ئەویش بۆ زەمانێکی کورت بەڵێ بۆ زۆربەی شارەکانیان ئەڵێم هەندێکیان هیجری بەکارناوە من دیوانەکەمان تا بە شێوەی دەرس خوێندۆتەوە ئەوانەی کە لە تارانە و دەیەوێ هەواڵی سلێمانی دۆستەکانی پرسێ هیجریتیایە کە لە ژێر قەڵەمڕۆی بابانایە ئەنووسێ کوردی لە یەکەم ناتوانین داوای ئەوە بکەین یا پێدەگەری لەسەر ئەوە بکەین کە تەنیا ئەم هیجری بووە واتە تەنیا ئەو نازناوەهی ئەم بووی مستەفا بەگ بووە ئەوە یەک دوو ناتوانین بڵێن ئەم هیجریە مەبەستی کەسێکە ڕاستە ئەڵێتەوە بە حاڵێ دەرد ئێمە نەزانان بەڵام کێ نەزانان ئەڵێ هیجری نەزانان تۆ بە حاڵی دەرد ئێمە نەزانان و تا دوایی من ئەوە من ئاوا من ئەو عشقم من تا دوایی ئەمەیان تۆزێ کونجکۆڵی زیاتریەوێ کە یەکەم بزانین ئایا هیجری وەکو ناو بەکار هاتووە لێرە یا وەکو واژە یاوەکو فیراق و کۆچکردن تقریبا ناتوانێت ئاوا بەکاری بهێنێ چونکە زۆر باسانە ئەیتوانێ بڵێ هجران من وەکو من خۆم بۆم ساغ نەبووەتەوە ئەکرێ بڵێم ئیشیش من لەسەر نەکردووە بە ڕاستگۆیانە بێڵێم بەڵام بە هیچ جۆرێک ناتوانم قەنەعەت بەخۆم بێنم کە مەبەستی کوردی بووە و ئەوانە پێکەوە هاوسەردەم نەبوون چیان بوو بێ پەیوەندیان هەبوو بێ باشە زۆر لەو نزیکتریش هەبووە بۆ لەگەڵ سەیدی پەیوەندیان نەبووە ئەم دوانە چۆن ئاوا قوتکرانەوە ئەمەش تەنیا ئەو هەڵەیەکە یعنی خەڵکەکەی بە هەڵایە بردووە کە ئەڵێ هیجری نەزانان کاتێکە مستەفا بەگ سەر بە قوتابخانەکەی نالیە ئەگەر ئەم ئاڵوگۆڕی نامە و وەکۆڵێ گفتوگۆیە یەکێکی سەر بە قوتابخانەکەی گۆران هەورامی خۆمان وایە ئەوەی کە مەولەوی وڵێنیت لەسێن تا ڕادەیە توانرا بڵێن گومانێکەیە کە بڵێ وایە وە پێشتریش وتمان کە سەیدی هی ئەو سەردەمە نەبووە دووبارە ئەگەر حتا ئەوەی ئێمە بە درۆ بخرێتەوە سەیدی ببێتە ئەم سەیدیەی ئەمڕۆ سەیدی خەلیفەی شێخی سەراجەدین کە دووبارەی یەکەمەوە ئەمە ئاوەزمەندانە نییە بەلای منەوە اینجا هێشتا ناتوانین بڵێن ئەمە مەبەستی کوردیە و لەگەڵ کوردی دواوە بەڵکو ئەبێ بگەڕێن بزانین سەرچاوی ئەم وشەیە لەکوێوە هاتووە ناوە کێیە
لەکوێواتووە پێشترا ماژەمان کرد کە زۆر ناومان هەن فەرامۆش کراون زۆر کەسایەتیمان هەن بەداخەوە لەیاد کراون ون بوون و زۆر شاعیرمان هەن کە پارچەیەک شیعریان هەبووە ئەم شاعرە نەناوی تۆمار کراوە نەژیانی تۆمار کراوە هەندێک لە پارچە شعرەکەی لەوانەیە دەماوە دەم و سنگ بە سنگ هاتبێ ئێمە شارە زایبین و هیچی کەمان نییە ئەتوانین وای دابنین یا وای بۆ بچین کە ئەم هجرێش یەکێک بوو بێ لە شاعرەکانی هەمان دەڤەری هەورامان هەمان دەڤەری هەورامان چونکازانین هەورامان شاعری زۆری تێدا هەڵکەوتوون چ لە کۆن چ لە نوێ هەر لە سەردەمی پیرشالیارەوە تا ئەمڕۆ بەردەوام شاعری چاکچاکی تێدا پەروەردەبن و لە بیرمان نەچێت کە هەورامان یەکەمین ناوەند و یەکەمین مەڵبەندی کتێب و خەت و نووسین و بیرکردنەوە خوێندنەوە بووە کەوا تاقی خۆیەتی شاعری زۆر زۆری تێدا هەڵکەوت بن کە ئەمڕۆ ئێمە نەیان ناسین لێمان ون بوو بن کە ئەوەش ئەبێ زۆر بگەڕێن بە دوایانە تا شتێک بدۆزینەوە بەرحاڵ هجری ناتوانێت کوردی بێ من ناتوانم بڕوا بەو قسەیە بکەم ڕاستە دکتۆر معروف خەزنەدار لە مێژووی ئەدەبی کوردیە ناوی چەند کچێکی جوانی هاوسەردەمی هاوچەرخی سەیدیمان بۆ دێنێ ڕیۆن و شیرین و هەتا لە شوێنکە نیشات و وەنەوشەیەک پێم وابێ لە ئاخر مەختاڵێ کچێکی ژەبووە بە ناوی وەنەوشە گوندە شاریشی بۆ ئەو نووسی بێ مەبەستمەوەیە با من بپرسم دوایی هەندێکە ئەگوترێ تەمان جەنابەت ئەوەت ڕەت کردەوە کە ئەمە ئاوەزمەندی نییە کە سەیدی خەلیفە و موریدی شیع عوسمانی سیراجەدین بوو بێ باوا دابنێن واژ بووە ئەڵێ کۆمەڵێ سۆفیلکە ئەچەن دەم لە سەیدی وەرەدەن کە کاکە ئەمە بە کەڵکی خەلیفایەتی و سۆفیایەتی نایە چونکە هەموو شتەکانی بۆ خەت و خاڵ و زڵفی کچان نووسیوە تەمەەن ئەم تۆمەتەش خەڵکی موکریان ئاراستەی وەفایشیەکەن ئەوەی کە پیرەمێرد بۆمانە گەڕێتەوە لە ڕێی حەجە من واز لەمە نایەم ینی ناڵێم بە ئایا وایانە بەڵام دەڵێم مەبەستەکانی شیعری سەیدی چین بۆی ئێمە لە ئەڵلقەکانی داتوە هەر لەگەڵ جەنابتە مەبەستەکان و ناوڕۆکی ئەو مەبەستانەش بۆ بینەر و بۆ وەرگری خۆمان ڕوو نەکەینەوە یەکەم ئەو شعرەی سەیدی یەکێکە لە شعرە جوانەکانی کە وەڵام دەداتەوە بەرحاڵ و زۆر بە ئاسانی ئەڵێ گشت جەمن فێشتەر حاڵشان فەنان داخەم هەر ئێڵەن هەر پەیمەن مەنان ئەڵێ هەر هەمووان حاڵیان لە من خراپترە کەچی تەنیا لۆمەی منەکرێ لە سەرنجام لە کۆتایی شاڵێ ئەرعاشق نەبان یەکسەر مەلا و شێخ فتوا بوو سەیدی سەر بڕان بە تێخ جگە لەوەی کە خەریکاڵێ تا مەجاز نەبوو حەقیق نمە بۆ حەقیق بێمەجاز تحقیق نمە بۆ پێم وایە ئەمە دەریچەیەکی فەلسەفیمان بەڕوودا ئەکاتەوە ئەگەر تۆزێ وردبینی بکەن تێدا منیش لەسەر هەمان ئەو ڕایەم و من پێم وایە زۆر کەسی زۆر لە فەیلسوفەکانی زۆر لە مصلحەکانی زۆر لە پەیامبەرەکانیش کە تۆ تا عشقی شتێکی تەجریدی شتێکی فیزیکی شتێکی دیاریکراوە ئەوەی کە پێی ئەڵێن عشقی مەجازی لە ناختا لە وجود تا دروست نەبێ ناگەی بە عەشق چ بگا بە عشقی حەقیقی سەیری ئەو شوانەیە بکە کە لە سەردەمی موسایە قسە لەگەڵ خواکە ئەم کابرایە عاشقە مەولانا ناوی لێ دەنێ کوفری شیرین ئەم کابرایە عاشقە عاشقی خواوەندە بەڵام بە تێگەیشتنی خۆی ئەوەیە شتەی حاڵەتێکی فیزیکیە دەڵێ وەرە بە قاچەکانت بشۆم و بەڵێ با زڵفت دابێنم با ڕێگەت بۆ ڕاخەم با دەستخۆشم تا دوایی ئەوەتە کە موسا لێی تووڕابێ خواوەندی تووڕابێ لە موسا ئەڵێ ئەو بە لۆژیکی خۆی بە دنیابینی خۆی خەریکە من ئەدوێنێ و من ئەو زمانم بەلاوە جوانترە تا ڕەشەکانی تۆ سەیدی خەریکە وامان پێڵێ هەتا ماوەسەجلی لە دەقی ئاینیش هەیە دەفەرمێ بیر لە خودی خوددا مەکەنەوە بیر لە دروستکراوەکانی بکەن ینی تۆ کاتێک کە گوڵێک ئەوەی کە کازانزاکیڵێ بە درەختێکم وت وەسفی خوددام بۆ بکە گوڵی بۆ گرتم مەولانا دەفەرمێ بۆ منە تۆ
شتێکی لەو نوعی هەیە مەولاناش مەبەستمەوەی ئەم هەموو ئەوەی هەیە من دەڵێ جیلوەی جوانی لە هەرچیدا هەبێ خۆشم دەوێت ئەنی ئەم هەموو جیلوەی جوانیە گزارشتە لە جیلوەی جوانی خوا یەک شت هەیە یەک ئەسڵ هەیە ئەسڵی ئەساسی بنەمایی تۆ تا خۆت نەناسی خوا ناناسی هەر ئیمامی غەزالیش وا فەرمێ ینی یەکەم شت خۆناسینە کە ئەگاتە لای عشقیش یەکەم شت لە عشقا یەکەم پریشکە لە عشقای سەر هەڵدانی یەکەم تیشک لە عشقا عشقی مەجازیە با بڵێن عشقی کوڕێکە بۆ کچێک با بڵێن عشقی گوڵێکە بڵبڵێکە بۆ گوڵێک عشقی پەروانەیەکە بۆ مۆمێک بۆ شۆڵەی مۆمێک لەوە زیاتر نییە ئەبێ لەوە بترازێ وەکو مەولانە ئەڵێ بمرن ئەڵێ لەم عشقەیە بمرن تاکەی بتوێنەوە تا ژیانێکی کە بەدەسەهێنن مەولانە مەولەوی ئەڵێ هەر کەس تەوەلد دووبارەش نیان هەڵبە سەعادە ستارەش نیان هەمان ئەو مردنەیە ئەو داڕوخانەیە تۆ ئەبێ لێرەوە بتوێتەوە هیچ عارفێک بەبێ تێپەڕکردنی عشقی مەجازی نەگەیشتووە بەخوا سەیری ئەدەبیاتی ناو هەر هەموو عارفەکان بکە بزانن چۆنەوە وە سەرنجام چۆن گەیشتون بە عشق حەقیقیەکە و چۆن تواونەتەوە چۆن بوون بە بەشێک لە خۆی سەیدی جۆرێ لە جورئەتیشی تایە لەو شێرە یعنی دانی پیانێ ئەڵێ من دانی پیانێم وەکو خەڵکێکی تر نیم لە ناخەوە سوتابێتم بۆ بەرامبەرەکەم و بەڵام لە سەر و سیمایە بیشارمە و دوو ڕوانە دەرکەم ئەم ئەڵێ من تا عشقی مەجازی نەبێتە پرد و پەیژە بۆ من چۆن دەتوانم بگەم عشقێکی حەقیقی ئەوانەی کە لۆمەی سەیدیەکەن تعبیرێکی ئەمڕۆییمان هەیە پێیان دەڵێن وشکە سۆفی وشکە سۆفی چودان وشکە مەلا نازانم چی تا دوایی ئەوانن کە تێ نەگەیشتون لە ئەسڵی شتەکان ئەوانن تەنیا بە چاوی سیر بە چاوی سەر سەیری شتەکانەکەن نەک بە چاوی دڵ نەک بە چاوی ئاواز بەڵام سەیدی چۆتە ناخی دیدگا عەقلانیەکەوە و شتەکانی دیوە ناسیویەتی دەرکی کردووەن وەکوەڵێ شەهامەتی ئەوەشی هەیە کە دەری ببڕێ بەڵام ئەمە ناکاتە وەکوڵێن لەهوو لەعبوو نازانم تەنیا دڵدارێکی هەرزەکانان لای سەیدی گەرچی ئەوان ئاوای ئەگەڕنەوە وە سەیدیش ئەوە وەڵامیان نەداتەوە ئەڵێ فەرمون وەرن وەکو خەیام شتێکی جوان ئەڵێ ئەگەر درۆ مەستی بکردبایە خەڵکی مەست بکردبایە ئێستا هەموو خەڵکی شاریان گرتبوو چونکە هەمووی مەست بوون ئەمیش بزەب ئەڵێ کاکە هەمووان عاشقن بۆیاڵن دەریچەیەکی فەلسەفیمان بۆ کاتەوە هەمووان عاشقن تۆ بەبێ ئەوە خۆت بزانی عاشقی تۆ کاتێ سەیری ئەو گوڵاکەی سەیری ئەو شەبەقاکەی سەیری ئەو ئاسمانەکەیت و چێژی لێ ئەبەی ئەمە عشقە چونکە سۆزت ئەڕوا بۆی بە سۆزەوە سەیریەکەی و بە سۆزەوە چێژی لێبەی ئەمە عشقە لەوانەیە خۆت نەزانی لەوانەیە خۆم نەزانم بەڵام ئەڵێ تەنیا لەومێ منەکەن ئەوە دەی بەجا فەرموو کاکە شێخ و کاکە مەلا و کاکە سوفی ئەگەر عاشق نەبووی وەرە سەری من ببڕان ئالێرەوە گرێ ئەداتەوە بە چیەوە بە مێتافیزیکەوە بە عشق حەقیقیەکەوە بە ئولوهیەتەوە بەڵام زۆر ورد زۆر نەرمونیان زۆر وەستایانە وا دیارە کاتی بەرنامەکەم یا بەشی یەکەمی بەرنامەکەم ئەوەندەی نەماوە پێم خۆشە یەکێکی دیکرد لە شارە جوانەکانی سەیدیمان بۆ بخوێنیتەوە ئەگەر کاتی ڕاوەکردنیشیمان نەبووە ڕاوەکردنەکەی خەینە بەشی دووەمی بەرنامەکەمانەوە باشە بەسەر چاوە باشتێک بدۆزینەوە چاوت خۆش ئەم شارە هەمووی ناخوێنێنەوە چونکە دوور و درێژە هەر یەک دوو کۆپلەیەکی خوێنینەوە دڵ ناڵانشان هامسەران جەدەر دڵ ناڵانشان زوێری جەتا و خیاڵانشان ئارەزووی تەواف عەڵاڵانشان جەدووری یاران بێقەراری من واوەیلا و حەشر شین و زاری من ئارەزوم کردن چون قەدیم ساڵان بشون پێی تەواف بارگەی عەڵاڵان بە دڵی غەمناک نامرادەوە بە دەروون خەمبار خەم بەبارەوە فەسڵی گوڵگەشتن واڵەی گوڵانن
عەترشان دەوای دەردی دڵانن ئێمە و دڵ هەردوو بەزاری و لاڵان با بشمی وەسەیر بارگەی عەڵاڵان. یاخوا دەست خۆشە ماوەسەنگیان زۆر زۆر سپاس دەکەم. ئینشەڵای ئێمە لە بەشی دووەمی بەرنامەکە زیاتر قسە دەکەین لەسەر جیهانە قوڵە جوانەکەی سەیدی هەورامی. من زۆر زۆر سپاسی بەڕێستانە. ئێوە سەرکەوتوو بن و جارێکی کە دەستخۆشیتان لێکم. زۆر زۆر سپاس بۆیەوە. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست، ئەمە دەواازەیەک بوو بۆ ناساندن و ناسینی شاعیرێکی هەڵکەوت و هەرە باڵای هەورامی زمان، ئەویش سەیدی هەورامیە ڕەحمەتی خوای لێبێ. لە بەشی دووەمی بەرنامەکەشمدا هەوڵ دەدەین قسە بکەین لەسەر وجود یا گفتوگۆی سەیدی لەگەڵ دڵە. دڵ چه وجود و ئامادەیەکی لە شعری سەیدی هەورامیدا هەیە. تا بە گەشتنەوەیەکتر و تا بەشی دووەمی بەرنامەکە بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم. خواتان